بڕۆین. لە هەڵەبجەوە بەڕێکەوتین بۆ وڵاتێک کە گۆڕی بەشێک لە شەهیدەکانی کیمیاباران و چیرۆکی ونبوونی منداڵەکانی ئەو شارە لێرەوە دەستی پێکرد. زیاتر لە 12 کاتژمێر بە ئۆتۆمبیل ڕێگەمان بڕی تا گەشتی نەتارانی پایتەخت. لە تاران دەمانەوێ بچینە گۆڕستانی بەهەشتی زەهرا. بەهەشتی زەهرا گەورەترین گۆڕستانی ئەم وڵاتەیە. لەم گۆڕستانەدا 38 گۆڕی شەهیدەکانی کیمیابارانی هەڵەبجەی تێدایە. بە گوێرەی ئەو بەڵگەنامانەی کە لە بەردەست ئێنارچیشدایە گۆڕی کەسێک لێرەیە کە لە ئێستادا دەوترێت منداڵی دۆزراوەی هەڵەبجەیە. بەپێی ئەم بەڵگەنامە کە ئێمە لە ئیدارەی گۆڕستانی بەهەشتی زەهرامان وەرگرتووە و بە گوێرەی ئەم وێنەیەش ئەمە گۆڕی هاوناز قادرە. بە گوێرەی پشکنینە پزیشکەکان لە هەرێمی کوردستان مریەمی باروچیانی کرابوو بەم کچە. ئێمە ئێستا دەچینە شاری ساری لە باکووری ئێران، ئەو شارەی کە 27 ساڵ مریەمی تێدا بەخێوکرا. ساری ناوەندی پارێزگای مازندەران زیاتر لە 3 ملیۆن کەس دانیشتووی هەموو پارێزگاکەیە. ئێرە گەڕەکی مەهدی ئابادە لە شاری ساری. ئەمەش ئەو ماڵەیە کە چیرۆکە جیاوازەکەی مریەم لێرەوە دەستی پێکرد. بەڕاست زۆر پێم ناخۆشە. پار ڕەمزانە پار لە ماڵە کاکلۆغمان لە هەڵەبجە دانیشتم لەگەڵ 70 بنەماڵە و خێزان هەر ڕوو هاتوچووان بۆ برادریمان بوو پەیوەندیمان بوو ڕۆژی وتن ئەو بنەماڵەتە لە 180 دەی باشە خۆشەویستی بوو پەیوەندیمان بۆ دوای وتن نانا ببوورە داوای لە بوردنەکە ئەو بنەماڵاتنی ئەو بنەماڵە مەسەلی فارسی غیرە دانیشتم دانانیشتم. دڵم زۆر تێکەڵە زۆر ناخۆشە پێم. نازانم. وەک ئەم دایکەی مریەم دەڵێت لە ساڵی 1980 تەمەنی مریەم کەمتر لە ساڵێک بووە، بەڵام هاوناز ئەحمەد قادر لەدایک بووی 1/6/1985 واتە کاتی کیمیابارانەکەی هەڵەبجە هاوناز تەمەنی 2 ساڵ و 9 مانگ و 16 ڕۆژ بووە. این زیر 1 سال بود ما اینو آوردیم. بعدم که ئەم کچەم لە خوار تەمەن 1 ساڵەوە هێناوە، هەڵبەتە لە خانە بێسەرپەرشتان وەربانگرت. هێشتا دانی دەر نەکرده بوو. دواتر زانیمان منداڵی ئەو ناوچانەیە کە جەنگی ئێران و عێراقی لێ دەکرا. مثلا ایران و عراق و این چیزا هستش. متوجه شدیم. مریەمی باروچیانی تا ئێستا 3 جار پشکنینی DNA بۆ ئەنجام درا و لە ئێستاشدا چاوەڕوانی بڕیاری دادگایە تا پشکنینی چوارەمی بۆ ئەنجام بدرێت بۆ دیاریکردنی چارەنووسی. وەلا پێشتر زۆر باشتر بوو چون دڵنیا بووم بە ئەو DNA ئەوانە بەس بەڵام ئێستا زۆر نامۆرتاهام زۆر ئیتر بیهیوای بیهیوان بەسەر ژیانم نازانم دایک و باوکم ماوە نەواوە بەڵام ئێستا لە هەولێر دانیشتم شوێنە نیشتە جێبوونم. چیرۆک و گۆڕانکارەکانی ژیانی مریەم 28 ساڵە بەردەوامی هەیە و ناژزانێت کەی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کۆتایی بە چاوەڕوانەکانی مریەم دێنن. وریە حەمەکەریم NRT شاری ساری ناوەندی پارێزگای مازندەران.